ئەگەر لەسەر جەمشار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان شۆفێرە باڵ هەڵگرەکان لە دەرەوەی ناوەندی شارەکانەوە هاتوچۆ بکەن، ئەوە لە قەزای دەربەندیخان تەواو پێچەوانەیە و ڕۆژانە بە سەدان ئۆتۆمبیلی بار هەڵگر کەرەستەی بیناسازی و بازرگانیەکان لە مەرزەکانی پەروێزخان و تیلەکۆ و پشتەوە بەناو شارۆچکەی دەربەندیخان بۆ ناوچەکانی سەر بە حکومەتی هەرێم و ناوەند و کۆماری ئیسلامی ئێران دەگوازنەوە. بەهۆی بوونی لۆدێکی زۆر لەسەر شەقامەکان بەشێکی زۆری ڕێگاوبانەکان لەبەر یەک هەڵوەشاون و ئاستەنگی هاتوچۆی بۆ خودی شۆفێران و دانیشتوانی دەربەندیخان دروست کردووە. زۆر عجبن بەڕاستی چونکە ئەوەتا هەموویان گلەیانێ گازیدانێ بەرامبەرە ڕێگاوبانە و هەمووی بۆ بە ساڵخواستا ئەگەر حولێکمان بۆ بکەنەوە باشترە بێ هەم بۆ ماڵەکان و هەم بۆ ئێمەش زعاج نابن و داواتان لەکەین شارەسەری ئەم دۆخە بکەین ئینشەڵڵا. هذا الطريق مالنا عملا يوميا نروح نجيب هذا الطريق. ڕۆژانە ئێمە لەم ڕێگەیەوە شمەک بۆ ناوچەکانی هەرێم و خواروی عێراق دەگوازینەوە. تەنها داواکاریمان چاکردنی ئەم ڕێگایە و ئیتر هیچ شتێکی دیکەمان لە حکومەت ناوێ. بە ئامانجی هاتوچۆ شۆفێرانی بار هەڵگر لە کوچە و کۆڵانەکانی شارەکەدا هاتوچۆی دەربەندیخان بە ناچاری بربەستی کۆنکرێتی لە دەواازەی بەشێک لە کۆڵانەکان داناوە. بەپێی ئامارێکی هاتوچۆی دەربەندیخان زیاتر لە 5,000 شۆفێری بار هەڵگر دانیشتووی دەربەندیخانن و ئەمەش هێندەی تر کۆنتڕۆڵکردنی ئەو ئۆتۆمبیلانە لەسەر شەقامەکانی دەربەندیخان سەختتر دەکات. بەڵام نەبوونی بودجەی پێویست و ئیمکاناتی تەواو لەلایەن شارەوانیوە هۆکار بۆ ئەوەی کە نەتوان وەکو پێویست چارەسەری گرفتەکان بکەن. لە پاڵەوەدا هەوڵیان داوە لە ڕێگەی کەسانێکی خۆبەخشۆکە چارەسەری ئەو گرفتانە بکەن. بەسپاسەوە کە کۆمپانیایەک لەناو شاری دەربەندیخانە چارەسەری بەشێک لەو گرفتانەی کردووە کە لە ئێستادا ئەتوانم بڵێم تا ڕادەیەک ئەو گرفتانە ڕێوێتەوە، بەڵام ئەمە بەمە چارەسەری هەمیشەیی نییە، بۆیە پێویستی بە بودجە و پرۆژەیەکی تایبەتە بۆی کە جارێکی تر سەر لە نوێ ئەو شەقامە هەڵتەکێنرێتەوە و پاشان چارەسەر بکرێت، چونکە بەڕاستی لۆد و قورسایی زۆری ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان لەسەر شەقامی سیمەتی دەربەندیخان لە ئێستادا بۆ خۆی ڕۆژانە گیر و گرفتی هەیە و بە چارەسەری کاتی حەلی کۆتایی نییە. ئەوەی زیاتر هاوڵاتیانی سنوورەکەی نیگەران کردووە بوونی ئەو دەیان کارگەی پیشەزازەیە کە کەوتونەتە سەر ئەو ڕێگایە و هیچ کات خۆیان بە بەرپرس نازانن و ئامادە نین ئەگەر لەبەر خودی ئۆتۆمبیلەکانی خۆشیان بێت ئەو ڕێگایە خیرتاو بکەن. بەڵام دەربەندیخانەکان لە مێژەوە وتویانە دەرد و نەخۆشی کارگەکان بەهۆی پیسکردنی ژینگەکەیانەوە بۆ ئەوانە و داهات و بەرهەمیان بۆ خودی خاوەن کارگەکانی حیزب و حکومەتە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.